قدیم باسان یه ارس و بەشی کەفتە سە بەشمان یە نەوای خۆشی این نەوای خۆشە لە کوردەماوە تاریخ قەدیمە 7000 ساڵە وەناو خودای گەورە و مەهرەبان تەماشاکەرەی لە کەناڵ ئشراق ئاسمانی هاتیمە و جارتر وەلدانا لە بەرنامەی باخچەی شعر. باخچەی شعر بەرنامەی تازەیگە نووە ئێمێدەوارم وە دڵ گشت ئەزیزەیل بودن باس شاعرەی کەی من باس شناسنامەیان کەی من ئەوانە کە نەڕەسێت دەستمان گشتیان نەڕەسێت دەستمان چەوەتنە ئەڕە ئیوێل عەزیز پێشکەش کەیم و ئێمێدەوارم جارتر وە دڵدان بودن شاعرم ڕوومان یا بیلا بیشی من دو شاعرە شاکە و خان مەسوور یەکێکە لەو شاعرەی لە کەناویان دەرچی ئەو وەختە شاکە خانە ئیلام بی خان مەسوور بوەخشن خانە ئیلام بی یە ڕۆژ دەرچێ بازار دونی قەیری کەسەیل و جوانەیل و ژنین هاە دەور کەسێکە و لە یاروێل دەوری پرسیار کردوەت ئەیە کییە یانە دەوری گردنە منیش خانم کەس نییە تێدە دەورم و قسێ ئەوە پەسەندکەن وەتن خان ئەیە ئوشنە پێی شاکە کابرایگە خوا فروشیدن وشکەدان فروشیدن لە بەولیەی لەو هاتیە و ئاڵم قسێ پەسەند کە چونکە قسەی خۆشە شعری خۆشە وەت بیلا نزیکە بووم بزانێ چە زانێت و ئێ ئاڵەمە هانە دەورێ و کەمە لێ نزیکە و بی خان مەسوور وەرجە ئێ بیشی من توان بزانی من خان مەسوور لە ساڵ 1693 زانی یا میلادی هاتسە دنیا لە شارە ئەیوان خان مەسوور کوڕ مەحمەد جعفەر کوڕ مەحمەد حەسەن خان کوڕ ئەسەد خان بوو یێ براداش وە ناوە شەهباز خان لە ساڵ 1975 هیجری کە 1961 زاینی میلادی ئەمر خوداکێ چەند ساڵی لە شوونی یە 30 ساڵ وەتن زانێ یوشنی لە شوونی 30 ساڵ شاکەیش ئەمر خوددا کرد ئیسە بایمەوە ڕای دریژی باسەکەمان یوشی من خان مەسوور هاتە نزیکە ئەو کومەڵگە کە دەور شاکە گردوین تواس وەکو تاقیەوە بکێ یاگەر ئیمتحانی بکێدن وەت برا ئەگەر فام بیری هوشت ها لە سەر کامی لە مەلەی 6 باڵە و یێسەر یەکسەر خان شاکە خان وەرکردە لای وەت خان ئەگەر فام بیری هوشت ها لە سەر مایە ئەو مەلە ها لە ژێرە زەق یان ماوە بیبێ ماسیەیە ئەمجا خان ئێ قسێوە دڵی بوو ئێ باسە ڕێکرد ئەوی جوابیدا یەکسەر نەوسیان وە دڵی بوو وەت ئەگەر قبول دیری ئەمشەوە میوانم بیدەن ئەمشەو توانی شەو وەلیەکە گوزران بکەیم و وەلیەکە دانیشی من وەت هەم لە خزمەتت خان وەلیەکە دی بێت دەمەوە ئێوارە وەلیەکە ئۆرەماڵەوە بوون هاتنە ڕێ ماڵ خان مەسوور جێڕای خسە و شام کرد و جێڕای خسە و شاگە جێش تووجی وەکو گوڕژی خان مەسوور دەرچێت دەیش تەماشای دنیا کردوینی هەورێک هاوردەسێ تەگێ و کردەیە لای خۆی وەت شکرانە پیت بوو بینایە بانە سەر ئەو لای خۆی و شاگە سەر دەرکرد لە ژێر پەت و وەتە پێی وەت خان کوورە گەڵاڵان لافا و گردەوەر تعجب هات خان مەسوور وەت ئێمە هەرچی بیشیم یە جوابێریە شاعر خەتەرێکە ئاسان نییە یە دەفێتر وەت شکرانە پیت بوو هەر وەخت مەیلت هەست خان شاگە جوابدا وەت خان بینم سۆز مەکەن گوڵانانە کەڵمەس شکرانە پیت بوو ئاوە شەو ماسن ئاغای ئیزرائیل بنیایم تاسن شکرانە پیت بوو سایقەی نەسیم سەرتیتان کردێ و وەتەڵا وەسیم تەماشاکەرەی ئەزیز لێرە و چینە ڕێ ناوبەڕێک و تێمە و تاوەلدانەکەین بزان چە لە سەرە شاگە و خان مەسوور هات
شاکر زهاتی مو دوای ناوبڕە تاگەر مەتەڵە شاگە و خان مەسیور وەلدانە تەواو بکەی من وەتی من شاگە و خان مەسیور دوایە مردنە ئەسپە گۆڵگاه ناوی گۆڵگابی ئەسپە یا خەڵاتەوە پێ کرد تێمەوە ڕادان جا شارەیە تەواوکەی من ئەرجوی شاجەمشیر زەهاک لە بەنکەی ئاویزان لە ناو چای دەماوەنکەی هەم کەس نەمان و لە دەورفانی نەڕووسەم نەزاڵ نەکەی کەیانی ئەی سەنگی سفیدە نیشانەمانە ماڵها ئەو دنیا یەوانەمانە جا دوای وەوشەی خان مەسیور کردکردنە شوونی کە ئەو خان بی لای نادرشا کردکردنە شوونی وەت پاڵەوانێک هاتێ لە وڵاتە ئەفغان و خەندەهار هاتە سەڕای وڵاتە ویشم لە پایتەخت لە تارانە ئەو مۆقع پایتەخت نەیە وەلی هەر شوون نادرشا بێویشە هاتنە زۆران بگرن وە لە کوشتیەی لە ئەو قارەمانەی لە ئێرانە ئەوشی نادرشا کردکردە شوونە خان مەسیور یەکی چونکە خان مەسیور یەکی لەو پاڵەوانەی لە بیە کردکردە شوونی تابشودن وەل ئەوەیە زۆران بگریدن وشیدن کەفتە ڕێ و چی ئازۆخەوە خۆیان بر و چی چونکە وەک ئیسە نییە زوزی بەڕاستیدن باوەڕ بکە نووسەرەی لیوشن 3 ساڵوە پێ چییە چین و هاتنی 3 ساڵوە پێ چییە چییە ئەو قارەمانە پشتی ساز زەوە و داسێ لە زەوی ڕمانێسێ و هاتەسە و دوای 30 ساڵ ئیشی لەو فترە شاگە فرە دڵی تەنگ بووی ئەڕای خان مەسیور و ئەڕای دانیشتن خان مەسیور و ئەڕای شارەکە وە بێ خان مەسیور چی شوودە سەر و شاگە دڵی تەنگ بووی ئەوی شاعر بووی و ڕەفیقی بووی وشی ئەمجا دەفەوت مانش پوشایە بەرگی لە مەچیر ئەڕا خان مەسیور یەچووە نەچیر بانکۆ پوشایە بەرگی لە دەوار ئەڕا خان مەسیور یەچووە شکار وشی دوای 3 ساڵەوە وەتی من خان مەسیور جارتر هاتەوە ڕای وڵات و تا یەکەوە بگرن خۆی و شاگە هەر لەورە هاتەوە تەپیوەت خان وڵات لە شوونت فرە تاریکە و بێمعناسە وەتەپیوە شاگە وەختی وڵات هیچ بێجێ و تلەتی هیچ بێجێ و تە هەر منیدەن من وتی یەکیگی من وەت وەڵا فرە هیورە شارەی لت کەم خان جا خان هاتەوە زۆوەت شاگە هەم بەهار هاتەوە باخان بەڕووی چویزە کرد لە بەرزی شاخان کەو هەم لانەکەی لە بانەکەی کو کەبوتەر چڕی دووسەیل هانە کو شەمامە و شەوبوو دروسێن لە خاک نازاری وەهار بەن تاوە ئەفلاک شاگە تانوڕی وەهار چیە و سەر هەم لە نوو کەپوو دنیا گردەوان شاگە یەگشتی بازی فەڵەکە ئیدە و بدەوە ئێوەردەڵەکە دڵخۆشی نێری ئێ دنیای دوونە ئی میلکان و چوو بیشون و نونە ئەمجا دژمنەی لە خان مەسیور فرە بوو ئەدعاکردن وەتن ئەو جەندەرمەی لە نادرشا خان مەسیور کوشتە سێ ئەڕای ئەوە گردنێ خان مەسیور باڵبەست کردن و بردنە ڕای سجن حکمی بێن لەبان ئەو جەندەرمەیدا وەلی من نێزانم تا چ قەدی ئێ ڕواایی یا ئێ باسە ڕاستە چونکە ئێمە زانی من خان مەسیور والی نادرشابی لە ئەیوان وەلی ئێ تۆمە چووکردنە پیا چووگردنێ چەندی ڕاستە ئەوەدی مینی دەلای نووسەرەیل و ئەوانەک ئەیە نووسانە وشی گردنە سێ لە سجن بێ ماوەیەک لە سجن بووە تاگەر هاتەیە ڕۆژی حکمیان بیان ئەو مۆقعشە حکم جەندەرمە ئەگەر جەندەرمێ کوشتیدن حتمما حکمی وەسێدارن عەدامیکەن بووی خان دریش بووی قژ دریش بووی پەشی و حاڵ بووی ڕەسی حاڵەتی کە عەڵەم وەتنە پێش شیتە وەختی ئێ قسە وەتنە خان مەسیور وەتن شاگە وەی جوورە پێ هاتەیە وەت و عەقڵمانیە شودن شاگە شیت بوودن چەند قڕانی دا مناڵی وەت بچوو یێ بێت شعرە ئەڕای شاگە بخۆن وەت قەیچ هەست چی چڕی شاگە وەرنەکردەوە پێ وە مناڵە چونکە ئەهد بەروەت وەت کەسە قسە نەکەم
وتفي وسه وسنقل أو سر نساران شاقة سر خرداوات يا بيتهن خان مسيرة يكسر لا خوت هيو مزغاني هاتو وياران أو بيدي زانست خان مسير هاتو خان مسير مش هاتو لشون أو سير أراي شاقة كردو يشن يكي لخوش كان خوي داسة بي داسة شاقة برايتيان هر من تاجوي چند ساڵی شاگە ئەمر خان مەسیور ئەمر خوددا کرد لە شوو 30 ساڵ لە فەوت خان مەسیور شاگەیش ئەمر خوددا کرد ئیمەش وەژورە ڕسیمە کوتایی بەرنامەکەوان ئەمڕۆ ئەمێدەوارم وە دڵدان بود وە دڵم منە کە ڕێوێن عەزیز ئێباسە کردم لە کنارە ئەڵوانی جوان و ئیسەیشە زانم ئەڕایشە ئەو مەحەبەت و دووسەیاتیە لە بێن شاگە و خان مەسیور بووە چونکە لەو وڵاتە ئەیوانە جوانە بینە وەکو ئیسە ئیمە کە لە کنار ئەڵوان دانیشتینە چما ئەی دنیا گشتی دەنەپیمان ئەمێدەوارم دایەمان هەر خۆش و خوڕەم بوین ڕێ حەڵقەی ترەک سپارتمانە خوددا حافظ